دوای چەند کاتژمێرێک لە دەست بەسەرکردنی خۆی و سەرۆکوەزیران و هەندێک لە وەزیرەکانی لەلایەن سوپای وڵاتەکەیەوە، ئیبراهیم ئەبوبەکر کیتای سەرۆکی مالی دەست لە کارکێشانەوەی لە سەرۆکایەتی و هەڵۆشانەوەی پەرلەمان و حکوومەت ڕاگەیاند. سوپاش ڕایگەیاند کە لە ماوەیەکی گونجاودا هەڵبژاردن بەڕێوە دەبات و وڵات ڕادەستی حکوومەتێکی مەدەنی دەکات. تەلەڤیزیۆنی فەرمی وڵات وتەیەکی تۆمارکراوی سەرۆکی بڵاو کردەوە کە لە بنکەیەکی سەربازی نزیک باماکۆی پایتەخت دەست بەسەرە، کە تێیدا دەست لە کارکێشانەوەی لە گەشت پۆستەکانی ڕاگەیاند و پەرلەمان و حکوومەتیشی هەڵوەشاندەوە. سوپا ڕایگەیاند کە لیژنەی نیشتیمانی بۆ ڕزگاری گەل ئەم قۆناغەی وڵات ڕێبەرایەتی دەکات کە دەیانەوێت قۆناغێکی ڕاگوزەر بێت بۆ حاڵەتێکی سیاسی و مەدەنی و لە ماوەیەکی گونجاویشدا هەڵبژاردننی گشتی ئەنجام بدرێت. عەقید ئیسماعیل واغی وتەبێژی سوپا و یاریدەدەری ئەرکانی هێزی ئاسمانی لە وتەیەکدا ڕایگەیاند سوپا و هەموو هێزەکانی بەشێکن لە لیژنەی نیشتیمانی بۆ ڕزگاری گەل و بڕیارمانداوە بەرامبەر گەل و مێژوو بە بەرپرسیارەتیمان هەڵسین. جەختیشی لەوە کردەوە کە هەموو ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان کە مالی واژۆی کردوون ڕێز لێگیراون. ئۆپۆزیسیۆنی وڵاتیش ئەو ڕووداوەی بەڕاپەڕینی جەماوەری ناوبرد، نەک کودەتای سەربازی. ئەوە لووتکەی جیاوازیەکانی ئەوانە لەگەڵ سەرۆکدا کە 2 ساڵ لەمە و بەردەستی پێکرد. مالی چەندین شەپۆلی ناڕەزایی و خۆپیشاندانی بەخۆیەوە بینی کە بزوتنەوەی 5 حوزەیران ڕێبەرایەتی دەکات. بزوتنەوەکە پێگاتوە لە ئۆپۆزیسیۆن و ژمارەیەک لە سربەخۆکان. ئەوەش لە پاش ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ئازار و نیسانی ڕابردووەوە هاتەکایەوە کە ئۆپۆزیسیۆن سەرۆک و پارتەکەی بە ساختەکاری تۆمەتبار کرد و ئەنجامەکەی ڕەت کردەوە. گەرچی لەو کاتەوە تا دەست بەسەرکردنی سەرۆکی تا 4 پەیامی بۆ خەڵکی وڵات ڕاگەیاند و داوای دیالۆگی لێکردن، بەڵام بەهۆی تێکچوونی دۆخی ئاسایشی وڵات و توندوتیژی هێزە ئەمنیەکان و داڕوخانی باری ئابووری و بڵاوبوونەوەی گەندەڵی و پاشەکشەی خزمەتگوزاریەکان چیتر جەماوەری وڵات بڕوایان بە بەڵێنەکانی سەرۆک نەما. لە کاردانەوەی ئەو کودەتایی مالیدا ڕێکخراوی ئابووری و دراوی خۆراوەی ئەفریقا ئیکواس سنوورەکانی لەگەڵ ئەو وڵاتەدا داخست و ئەندامێتی هەڵپەسارد. داوای ئامادەکاری هێزی 14 وڵاتی ئەندامی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جوڵانەوەیە لە چوارچێوەی نەخشەی هاوبەشدا. هەریەکە لە فەڕەنسا و نەیجەر داوایان لە ئەنجومەنی ئاسایش کرد لە کۆبوونەوەیکی داخراودا ئەو ڕووداوە بخاتە بەرباس. یەکێتی ئەوروپاش ئیدانی ئەو هەوڵە کودەتایی وڵاتەکەی کرد. فەڕەنسا لە بزوتنەوەی جەماوەری و جوڵانەوەکەی سوپای مالی نیگەرانە، چونکە پێشەوای ئاینی کاریگەر ئیمام مەحموود دیکۆ ڕێبەرایەتی جوڵانەوە جەماوەریەکە دەکات. بە پێی راپۆرتی گۆڤاری لۆبوانی فەڕەنسی ئەو وڵاتە دەترسێت دەسەڵاتی مالی بکوێتە دەستی ئیسلامیەکان، بە تایبەتی تەوژمی دژایەتی فەڕەنسا، بە تایبەت کە سوتاندنی ئاڵای ئەو وڵاتە لە کۆبوونەوە جەماوەریەکاندا بووەتە دیاردەیەکی بەرچاو. تەنانەت یەکێک لە هۆکارەکانی لادانی سەرۆکی وڵات هاوپەیمانێتیەتی لەگەڵ فەڕەنسادا کە بە هێزی داگیرکەری نوێ دەژمێردرێت. فەڕەنسا جەنگی دژە تیرۆری کردووەتە پاساوی داگیرکردنەوەی ئەو وڵاتانی کە پێشتر داگیرکراوی پاریس بوون. لای خۆشیە وەزارەتی دەرەوەی تورکیا لە کاردانەوەی کودەتاکەی مالیدا ڕایگەاند زۆر نیگەرانین لەو کودەتایە. تورکیا جەخت لەوە دەکاتەوە کە پشتیوانی ئەو هەوڵانی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەفریقا و یەکێتی ئابووری وڵاتانی ڕۆژاوای ئەفریقا دەکات کە لە پێناو گەڕانەوەی ئاشتی و سەقامگیری بۆ مالی خراونەتە گەڕ.